ئازیزانی ئەمە لار شوێنەکەن سڵاوتان لێ بێم کاتتان باش بێت شادمانین ئەمڕۆژ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەگەڵ ئێوەی ئازیز دەبین ومێدی ئەومانە هەموو لایەکتان تەندروستێکی زۆر باشتان هەبێ و ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی پڕ لەوزە و چالاکی ئەرێنی بێ بۆ ئێوەی ئازیز ئەمڕۆ شەوڵمان ناوە لە ڕێگەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی جیاواز پێشکەش بە ئێوە بکەین کە دڵنیابن سەرجەمیان پەیوەندیان بە ژیانی هەریەکەمانەوە هەیە ئەمڕۆ من لەگەڵ تاوی هاوکارانم لە پشتی کامێرە و هاوکارم ڕەوەند کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆ ڕۆژێکی نوێتان پێشکەشەکەین لانا سپاس ئازان و خۆشەویستان سڵاوتان لێ بێوم کاتە هەموو کاتێکتان باش بەیانیتان باش زۆر خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستین و دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت هیوادارین ئێمەش بتوانین تەواوی پرۆگرامەکە و تەواوی بڕگە و بابەت و زانیاریەکان بە شێوەیەکی باش و بەسوود بگەێنین بە ئێوەی ئازیز و خۆشەویست و کاتێکی بەسوود لەگەڵ ئێوەیە بەسەربەرین. لە تەوەری یەکەم وەنەس پێ بکەین تەوەری یەکەمان باز لە پرۆژەی بچووک باز لە کاری سربەخۆکەین کە ئەمڕۆ ڕۆژێکی جیهانی بۆی دیاریکراوە کە دووەم سێشەمەی مانگی دەی هەموو ساڵێک دیاریکراوە بە ڕۆژی جیهانی کاری سربەخۆ یان پرۆژەی بچووکە. لەم ڕۆژەیە لە تەواوی جیهانە باز لە گرنگی ڕۆژەکەکرێ باز لەواکرێ کە تا چەند کاری سربەخۆ پرۆژەی بچوو کاریگەری هەیە لەسەر ئابووری تاگ و هەروەها لەسەر ئابووری کۆمەڵگاش کە بەداخەوە لە ئێستاە هەندێک لە گەنجەکانمان چاوەڕێەوەن کە حکوومەت دامەزراندن کاتەوە دامەزراندن نییە وەردام گلەی ئەویان هەیە بەڵام ئەبێت دوازدەوە بێنین دوازدەوە قسەی بینین چکە تەواو کۆتایی پێ ڕاستە لەگەڵ ئەوە ڕەوەند بە خۆشحاڵیەوە چەند گەنجێکمان هەیە ئەگەر بیرۆکەیەکی داهێنەرانە لە هزر و لە مێشکیا دروست بوو بێ کردوێتی بە پرۆژەیەک و چەنەها گەنجی تریشی خستۆتە سەرکار بۆیە گرنگە تۆ لە کاتێکا کە پرۆژەیەکت هەیە کە ئەو بڕەبوجێشت هەیە بۆ ئەوەی کە ئەو پرۆژەیە وەگەر بخەی بوێری و ترس نەترسی یاخود بوێربی ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت سوودێکی زۆر باش لە ئەو پرۆژەیە وەرگری کەواتە با بزانین ئێمە چی بکەین بە پرۆژەیەکی بچووک بۆ ئەوەی کە ئابووری ببین بە خاونی ئابووری سربەخۆی خۆمان بیرۆکەکان زۆرن بیرۆکەی زۆر و زۆر باشەیە کە بە خۆشحاڵیەوە زۆرینەی گەنجەکانمان ئێستا خەریکی کاری سربەخۆی خۆیانن خەریکی پرۆژەی بچووکن و خەریکی ئەوەن هەمووی گرنگتر لانە خەریکی ئەوەن کە سوود لە تەکنەلۆژیا سوود لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بینن بۆ ئەوەی کە کارێکی سربەخۆیان هەبێت کاری ئۆنلاینیان هەبێت و خانمانیش بە هەمان شێوە کە پێشتر بەداخەوە بەس کوڕەکان ئەم کاریانە کرد بەڵام ئێستا خانمانیش شان بەشانی کوڕان و پیاوان هاتوونەتە ناو بازارەوە و کاری بچووکەکەن و کە پرۆژەی سربەخۆ و کاری سربەخۆیان هەیە کە ئەمە هەم دەرفەتێکە بۆ ئەوەی کە خانمانیش سەرچاوەیەکی ئابووری باشیان هەبێت کە پشت بە کەسانی تر و ئەندامانی تری خێزانەکەیان نەبەستن و ئەوانیش ئەو بیرۆکەی کە هەیەە بتوانن لە ڕێی کارەکەی خۆیانەوە بیرۆکەکەیان جێبەجێ بکەن. ڕاستە هەر لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ شاڕەوەند میوانداری چەنەها جار میوانداری ئەو کەسانەمان کردووە کە خاوەنکاری خۆیانن لە پرۆژێکی زۆر بچووکە و دەستیان پێ کردووە ئێستا کارەکەیان زۆر فراوان و گەورە بووە تەنانەت زۆر کات باست لە بیرۆکە و ئەو بابەتانە کردووە زۆر کات خانمانی دەستڕەنگین ئێمەی خانمان ڕەنگە زۆر کات بەهرە و توانایەکی زۆرمان هەبێ بەڵام بترسین لەوەی کە ئەم بەهرە و توانایانەمان بکەین بە پرۆژەیەک بۆ ئەوەی کە ببین بە خاوەنکاری تایبەتی خۆمان ئەوە تا لە ئێستا ئەوەی جێ خۆشحاڵێت چەنەها خاتونی دەستڕەنگین و لێهاتوو بە توانامان هەیە هەر لە ماڵەکانی خۆیانە سەرقاڵی ئەو کارانن کە خۆیان مەبەستیانە و کا بۆتە هۆکارێک بۆ دابینکردنی سەرچاوی دارایی بۆ خێزانەکەشیان بۆیە ئێمەش ئومێدی ئەواکەین هەر کەسێکمان ئەگەر پرۆژەیەکی داهێنەرانەمان هەیە ئەگەر بیرۆکەیەکمان هەیە ئەگەر پرۆژەیەکی بچووکمان هەیە بە پرسکردن و بە ڕاوێژکردن لەگەڵ ئەو کەسانی کە ئەزمونێکیان هەیە لەم بوارەیە ئێمە بتوانین پرۆژەکەمان بخینە بواری جێبەجێکردنەوە جا ڕەوەند ڕەنگە کۆمەڵێک ڕێنمایی و تایبەتمەندی هەبێت بۆ ئەوەی کە ئێمە بەو ڕێنمایی و تایبەتمەندیانە تێپەڕین بۆ ئەوەی بۆ بازاڕی ئێستا بازاڕی ئێستا چی ئەوێت بۆ کارێک گرنگە کەسێک زۆر سەرکەوتوو بوو بێت لە پرۆژەیەکە بۆمە دوکانێکی جلوبەرگی دانابێ بینین کەسەکە زۆر
کارەکەی باشە کارەکەی زۆر خۆشێ بەڵام کەسێک ترە بینی لە تەنیشتی هەمان دوکانەکاتەوە بە هەمان شارەزای زۆر گرنگە من لەو شارەزایم نەبوو لە ئیشێکە لەبەرەوە زۆر خراپ بەسەرمان کەوتەوە لەبەرەوە شارەزایم نەبوو شتەکانم هەمووی بەباشی بوو بەڵام شوێنی دانانی دوکانەکەم باش نەبوو کە بۆ ئەو شتان نەئەگونجا ڕاوێژی کردبوو پێشتر پرس و ڕاوێژەکەم نەکردبوو خۆی گرفتەکە ئەوە دروستی کرد شوێنەکەم باش نەبوو بڵام میشەکەشم چی بوو ئیشی پۆشاک بوو میشی پۆشاکی کوڕان بوو پۆشاکێکی زۆر باشم هێنا بوو پۆشاکی زۆر کوالەتی باشم هێنا بوو زەرەری زۆر باشیشم کرد لەگەڵیا لەبەری شوێنی ئەو شوێنی کە هەڵم بژارد بوو کە دوکانەکەی لێ بکەمەوە بەڕاستی بۆ ئیشە ناگونجە ئیتر یعنی تۆ کوانە نەبوو کە لە شوێنەکبی زۆرێک لە ئەو دوکانانەی کە لەو شوێنەیە هەیە دوکانی جلوبەرگی پیاوان بۆنیە هیچ دوکانێکی جلوبەرگی پیاوانی لێ نەبوو ئێستا ئێمە سەرمان لە تێکەچێت لە شوێنەکە ئەو دوکانە دانین کە دوکانێکی لەو بابەتی لێ نەبێ یاخود لە شوێنەکە دانین کە ئەملا ئەولاکەشمان بۆ منە هەمان دوکان بێ هەمان بیرۆکەی ئێمە ڕێک ئەوە بوو منیش وتم ئەم ناوە ڕێک تووشی ئەو غەڵەتە بووم وتم ئەم ناوە ئەو دوکانەی لێ نییە کەواتە پێویستیەکە لەم ناوەیە کە ئەم جۆرە ئیشە لەم ناوەیە پێویستە بێ بکرێت بەڵام بەڕاستی غەڵەت هاڕوو هەنێک جار پێویستە کە لەو شوێنەیە ئەو شتە هەبێت هەنێک جار وا پێویستەکە کە لەو شوێنەیە ئەو شتە هەربوونی نەبێت باشە ئێستا گەشتی بەچی ئەگەر بتوێ پرۆژەیەکی ترێ هەبێت دوکانێکتردانەی ڕاوێژکێ بەڕاستی ئەبێ ڕاوێژکەی ڕاوێژ نەکەیت تووشی هەموو ئەو غەڵەتانە بیتەوە کە من تێپەڕیم بەڵام یەکشی تریش هەیە ئەگەر شارەزایت هەبێ خۆت بە دوایی هەنێک زانیاریە بگەڕێیت ئەتوانیت بگەی بەوەی کە ئەم شوێنە بەڕاستی گونجاوە یان نەگونجاوە و لە 2 مانگی یەکەم و 3 مانگی یەکەمیشە ئەوە دەرناکەوێت ئەبێ نەبێ بەلانی کەمەوە 6 مانگدا بنی بوو ئەوەی کە کارەکەت بناسیێنیت ڕاستەڕاوند اینجا زۆر کەسی تر هەیە باسی لە بابەتێکی گرنگ کرد ئەبێ پشو درێژبی لەگەڵ ئەو کاری کە تۆ هەڵی ئەبژێری ئەو پرۆژەی کە تۆ ئێخێتە بواری جێبەجێکردنەوە ڕەنگە زۆری نەمان ئەمڕۆ کە پرۆژەیەک دانین چاوەڕێی ئەواکەین لە 2 مانگی داهاتووە خێرێکی زۆر زۆر باش بکەین یەکەم ڕۆژسەرە بگیرێ بۆ شتەکانمان بۆ کاڵا و کوێداویستەکان نابێت چەندە گرنگە ئێمە پشو درێژبین لەگەڵ ئەو بابەتانەیە هەروە لەگەڵ ئەوەشە زۆر کەسم بینی وەڕەوەند زۆر زوو کارەکانیان گۆڕی و پرۆژەکانیان گۆڕی و 2 مانگ چاوەڕێی کردوێتی ئەم ئیشە هیچ شێوازێک بەکەڵکی من نایە بەکەڵکی ئەم شوێنە نایە ئیشەکەی گۆڕیەوە دواتر ئیشێکی تری گۆڕی و کاتە ڕاوێژکردن و ڕێنمایی وەرگرتن لە کەسانی پسپۆر و شارەزا زۆر گرنگە کاتە بۆی ئێمە و ئێوەش پێکەوە ئەمڕۆ ڕاوێژ بکەین و ڕێنمایی باش وەرگین بۆ کەسانی کە بەنیازن پرۆژەی بچووکیان هەبێ زۆر بە خۆشحاڵە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێی ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالید حەیدەرمان کردووە کە بەڕێزیان پسپۆری ئابوورین ئەمڕۆ بە خۆشحاڵی لەگەڵمانە فەرموو بانی باش زۆر بەخێر بێت سلااو لەوێت خێر بێت باش دکتۆر لەگەڵ ڕەوەندا زۆر باسی پرۆژەی بچووکە و بابەتانەمان کرد باسی ئەوەشم کرد من دوکانێکم داناوە زەرم کردو دکتۆر بەڕێستان بەڵێ باشە دکتۆر هیچ چییە بۆ نمونە کەسێک زۆر بە تاقە و وزەیەکی زۆرەوە پرۆژەیە کە لە مێشکیا گەڵاڵە بووە پرۆژەیە خاتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بەڕاستی ئەو زێم هەبوو من بۆ لە سەرەتای ئیشەکەمە ئەو زێم هەبوو زۆر دڵم بە ئیشەکەم خۆش بوو پێم ناخۆشە هەبووەکە دوایی یەکەم بۆ جنابتان باشە ئەبێ هەمیشەیی بێ ئینشاءڵڵا ئەخر دکتۆر کە ئاوا بوون زەرەرێگەکەی شکستێنی چۆن ئەو ورە و تاقەی جاری کە وەرگێنەوە سەرچاو بەناوی خۆی بەخشەنی مهرەبان بەیانیتان باش بەیانی بینەرەکان باش پێم ناخۆشە ئەوەی کە وشەی هەبوو بەکارت هێنا بەڕێستان لەبەر ئەوەی ئەوە معنەیەوەی کە تۆ جەنابەت بێهیوا بوویتە لە ئیشەکە یاخود تا ڕادێکی زۆر سارد بوویتەوە لە ئیشەکە نەخێر بەعکسەوە ئینسان لە سەرەتاکان کە تاڕادەیەک بۆ تاڕادێک ئەوش ڕوونەکەمە بۆ جەنابتان تاڕادەیەک شارەزانیە لە بواری بزنس و ئیشکردنەوە و بابەتانە اینجا بۆ تاڕادەیەک لەبەرەوە ئێستا وای لێ هاتووە بچیتە سەر گوگل من پیاڵم پرۆفیسۆر گوگل پێش ژیری دەستکرد ئێستا زیرەکتر و بەهێزترە ئەکرێ بە ئاسایی سەیری کۆمەڵێک ڤیدیۆی تایبەت بکەی لەسەر دامەزراندنی پرۆژە و بە بازارکردنی شمەکەکان ئەوانەی کە جەنابەت بە تەمای بەرهەمی بێنی ئەگەر پرۆژەکە هین بێ چۆن ئەڵێن کارگەیەک بێ دروستکردنی شت بێ یاخود هاوردەکردنی شتومەک بێ لە دەرەوە بۆیە لێرە
زۆر ئاساییە کە تۆ جەنابەت لە سەرەتاکان تووشی ئەو حاڵەتە ببێ ئینسان خواست پێشتر پێش ئەوەی دەست بکەی بەو ئیشە زانیت خواست هەیە لەسەر بابەتەکە یان نا و زۆر گرنگە لەبەر ئەوەی بزوێنەری بوارەکانی ئابووری خواستە. ئێستاش جەنابێت ببوورە لە سلێمانی ئەو خواستە زیاتر لە سنووری دەوڵەمەنەکانە ئەبێت تۆ جەنابەت تەعاملکی تایبەت بکەی لە کڕینی شتومەک و بەرمهێنانی شتومەک بۆ ئەو کەسانە بێ یان بۆ گەشتیاران بێ عەرەبەکان کە برا عەرەبەکان کە دێن بۆ کوردستان بۆ سەردان و بۆ ئیتر بۆ بەسەربردننی کاتێکی خۆش لە هەرێمی کوردستان ئەبێ جەنابەت بیر لەو بابەتەنە بکەیتەوە. سێم بیر بکەیتەوە لە شتێک کە ڕۆژانە خواستی لەسرە. ئایا ئەم بابەتانە و پرسیاران کردووە لە خۆ بەڕێزت لە سەرەتا؟ ئەمانە ئەم پرسیارانە زۆر گرنگن. یعنی ئیشێک بکەی جەنابەت پێویستی بە ئەوە بێت تەعاملی ڕۆژانەی خەڵک بێ، خواردەمەنی، بابەتی نانی بەیانیان، نێوەڕوان، جلوبەرگیش خواستی بۆ جلوبەرگ بۆ وەرزی هینی مەکتەب بۆ قرتاسیە قەڵەم و وەرقە و بابەتانە. تۆ من چۆن بیرم کردەوە ئەو شوێنی کە من دوکانەکەم لێدانا وتم ئەم شوێنە دوکانێکی لەو جۆرەی تیانیە کە ئەم بەرهەمانە بفرۆشێت. ئەو بیرکردنەوەی زۆر باشە ئەوە بیرکردنەوەی کە ڕاست دوای گەشتمەوەی کە بەڕاستی ئەو بازاڕە ئەو شوێنە بۆ شتە نابوو. ئەو گەشتن بەو نەتیجەیە بەو ئەنجامە ئەبوایە زووتر جەنابەت بگەشتێتە ئەو ئەنجامە پێش دامەزراندنی بەچی بە پرسیارکردن ئەچم لەو شوێنە پرسم جەنابەت ئەفەرمووی بە نمونە لەو شوێنە ئەو دوکانە نییە ئەچم لە دوکانەکانی دەوروبەرە پرسم ئەچم لەناو بازار ئەپرسم من بە تەمای شتێکی وام یعنی هەرچەند تا ڕادەیەک باش نییەوان ئینسان نیەتی خۆی باس بکە بۆ خەڵک لەوانەیە ئەو فکرەیە لای جەنابەت بێ کەسێکی تر بیبات زۆر ئاساییە بەڵام ئەتوانی جەنابەت بپرسی ئەرێ دوکانێکی وا لەم شوێنە دەسم ناکەوێ پرسیارەکە بوو بە ناڕاستە و خۆ ئیتر کە نییە و نازانم چی ئەبێ بچی بۆ ناو بازار و جەرگەی بازارەوە نەمکەی ئەو کاتە جەنابەت ئەپرسی ئەی باشە بۆ چه عەجەب دوکانێکی وان نییە یعنی خۆت ناکەیتە خاوەن بیرۆکە و پرۆژە بەو شێوازە ئەتوانی لێکۆڵینەوەیکی چاک بکە لەسەر ئەو بابەتە کە ئەچێتە بواری ئەمە پلاندانان بۆ دامەزراندنی ئیشەکەت سەرچاوت هەیە مەواردت هەیە سەرچاوەکە بریتێ لە پارە سەرمایەی مرۆوی ئەوەی کە بەڕێستان هەتانە توانە و ئیمکانیت لە خوا بەزیاد بێ چی ئەمێنێ ئامانجەکە بپێکی ئەم پرۆسەیە پلاندانان و گەشتن بە ئامانجەکە گشتی چۆن ئەڵێن تاڕادەیەکی زۆر ئەبێ لە سەرکەوتنەکە بەڵام دیارە من وا هەستەکەم ئێوەی بەڕێز لە سەرەتاکان چاک لێکۆڵینەوەتان نەکردووە لەسەر ژینگەی ئیشکردنەکە لەوێ ئەو زۆر گرنگە بەڵام بە هەر حاڵ ئەو دوکانە ئەگەر ماوە یاخود نەما بێ ئێستا ئەتوانی جەنابەت دوکانێکی تایبەت دابمەزرێنی کە بریتیە لە لاپتۆپ و ئینتەرنێتت هەبێ کڕیارەکانت تقریبا 6 ملیار کەس ئەبن یاخود زیاتر ئەگەر 2 ملیارنەکە دەربکەین لەکە ئەو کاتە بازارەکەت فراوانتر ئەبێ بۆ لەبەر ئەوەی ئێوەی بەڕێز گەنجن ماشاءالله تەمەن و ئیمکانیەت و این ئەوات لێکە کە زۆر بە ئاسایی فێری ئەو پرۆژە بچووکە ببی کە 400 دۆلارە لەگەڵ ئینتەرنێتی مانگانە نازانم 15,000 35,000 ئەوەی کە ئێستا بەقووەتە و بەهێزە لە کوردستانی خۆمان لە سلێمانی بەو شێوازە ئەتوانی سێرچ بکەی بزان چی لە سلێمانی گونجاوە بۆ ئیشەکەی خۆت بۆ توانە ئیمکانیەتەکەی خۆت جگە لە پرسیاری گەڕەک بازار بۆیە ئەوانە زۆر گرنگن پرسیاری کەسی شارەزاد تا چەند گرنگە بۆ منە بێمە لای بەڕێزت وەکو پسپۆرێکی ئابووری ڕاوێژ بە بەڕێزت بکەم 400 دۆلارت لێ ئەسەنم ئەکید ئەو کاتە من لە جەنابەت ئەپرسم اختصاصی بەڕێستان چییە کە مەرج نییە اختصاصەکە پسپۆرێکە ئەوە بێ مەرج نییە حەزت لە چ بوارێکە لە چ بوارێک ئەتەوێ ئیش بکەی لە چ گەڕەکێک ئەتەوی ئیش بکەی لە ناو بازار ئیش بکەی یعنی بە من بڵێ جەنابەت لە ناو بازار ئیشەکەم ئەو کاتە بیرەکەمەوە لە شتێکی زیاتر لەبەر ئەوەی لە ناو بازار خەڵکێکی زۆر ڕووەکەنە بازارەکە ئەو کاتە تۆ جەنابەت دەستت کراوەترە بێ بۆ ئیش و کاروبار بەڵام من هەمیشە لەگەڵ ئەوەم کە بە سەرمایەکی کەم بە 400-500 دۆلاری لاپتۆپ و ئینتەرنێتەکە ئەتوانی یەکەم فکرەیەکی زۆر چەند بیرۆکەیەک لای بەڕێزت دروست ئەبێ بۆ ئەوەی پرۆژەیەکی بە بیرۆکێکی تازە دابمەزرێنی پێویستی بە سەرمایەکی زۆر نەبێ
شتێکی گەرمەوە بۆ ئێوەی بەڕێز ئەڵێ کابرایەک گەنجێک وەکو ڕێکوپێک وەکو ئێوەی بەڕێز خۆی و بۆیان باخ و چاکەت و ڕباتوونەکە ئەچێ بۆ کۆمپانیایەک جانتایەکی دیبلۆماسی سامسۆنایتی بەدەستەوەی و پڕە لە بەرد ئەچێ بۆ لای کۆمپانیایەک ئەڵێ من لەو بوارە ئیشەکەم لە بواری گەیاندن و ناردنەوە و بابەتانە بنمونە لە بینی بەسڕە و کوردستانی خۆمان ئەچێ بۆ کۆمپانیەک لەوێ ئەڵێ من کڕیارم هەیە لە کوردستان وا بەو شێوازە ئیشەکات بەس ئەبێ شارەزایی هەبێ لە ئەو بوارە اینجا ئەڵێ ئەم بابەتێک کە ئێوە هەتانە من ئەتوانم بیگەینم بە نرخێکی گونجاو سیاری تایبەتتان بۆ تەرتیبەکەم و ئەیگەینمە ئەوێ و اینجا ئەچێ دێ بۆ کوردستان لە اتفاقەکە لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە پێویستیان بەو بابەتایە خۆی و جانتەکە کە پڕە لە بەرد بۆ بەرد لەبەرەوەی قورسەوە حساب قورسە و کۆمەڵک شتی تایە اینجا وا ڕێکەکەوێ لە بینیان لە بینی ئەم و ئەو ئەمولەی دەسەکەوێ کە سەرمایەکەی تەنها بیرۆکە بووە چاکەت و بۆیان باخ و ئینەکان و با بڵێن لەگەڵ جانتا پڕ لە بەردەکەی جانتا سامسۆنایتەکەی کە گران بەهایە نرخێکی با بڵێن گرانە ئەو جانتایە لێرە لەو بینە ئەمونەی دەستکەوت بەبێ ئەوەی 1 دینار سەرمایی هەبێت جگە لەو ڕێکوپێکی خۆیە و بیرۆکەکەی خۆی نمونەیەکی ترە گەرمەوە بۆ جەنابتان وا بزانم هەر لە کەناڵە بەڕێزەکەی جەنابتان پێشترش باسم کردووە گەنجێک ئەمە حەقیقیە کە باسەکەم بۆ جەنابتان گەنجێک لە بەکارهێن لە هینی لاپتۆپ و ئینتەرنێت و بابەتانە شارەزایە کەوێتە معاملەکردن لە نێوان دوو کۆمپانیەک فرۆشیارە و دانێکی تریش کڕیارە لەو معاملەکردنەوە و بابەتانە هەڵەستێ کوبێکی چایەنێ لە تنیشتی خۆی دانێ ئەڵێ پێش ئەوە چاکەی سرد ببێتەوە 5 ملیۆن دۆلاری دەستکەوتووە بۆ نێوەنگیری لە نێوان ئەو دوو کۆمپانیا ئەمە بەم شێوازە کەسێکی شارەزا و ڕێک با بڵێن لە بوارەکە زانستی هەبێ شارەزایی هەبێ لە بوارەکە توانای هەبێ بەو شێوازە پاری دەسەکەوێ ئێمە نامانەوێ 5 ملیۆن دۆلار کاکە 5 دەفتەر 5,000 دۆلار بۆیە هەمیشە من بە جەنابتان ئەڵێم ئێستا لەگەڵ سەرینی پێشکەوتنی ئەم تەکنۆلۆژیای ئێستا ئەم دقەیە و ژیری دەستکردەکە زۆر ئاساییە کە تۆ جەنابێت بەرەو بازارە فراوانەکە بچی نەک بەرەو بازارە سنووردارەکە بازارە سنووردارەکە پێویستی بە سەرمایەکی زۆرە بۆ ئەوەی سەرنجی خەڵک بۆ خۆت ڕابکێشی سەیری شتەکان بکەن بەڵام لەناو ئینتەرنێت پێویستیت بە سەرمایەکی زۆر نییە تەنها توانە ئیمکانێتی خۆت لە تەعاملکردن لەگەڵ خەڵکە لە نێوان فرۆشار و کڕیار زۆر بە ئاسایی سەرەکەوی دکتۆر ڕەنگە زۆر گەنجە بێ بیرۆکەی زۆر باشی هەبێت بۆ پرۆژەکانی بۆ ئەوەی کە بێوێت لە تەمەنێکی کەمە ببێ بە خاوەن سەرمایەکی زۆر هەمیشە بۆ شێوازە بیرەکانەوەڵە کە من دەستم بە ئیشێک کرد ئەمە ئیشەکە زۆر بە گەورەی و زۆر بە زەخمی دەستی پێ بکەم تەنانەت ڕەنگە زۆر کات ئەو بودجەی کە بۆی داناوە بەشی نەکات قەرزیش بکات لە شوێنێکەوە بۆ ئەوەی کە چونکە دڵنیایە لەوەی ئەڵێ من سەرکەوتووە بم لەم ئیشەیە پرسیارەکەی من ئەوەیە بەڕای تۆ پێویستە کات هەموو ئیشێکە لە سەرەتاوە ئێمە دەستی پێ بکەین زۆر بە گەورەی و زۆر بە زەخمی دەست پێ بکرێ خود نەخێر ئەبێ سەرەتا لە بچووکەوە دەست پێ بکەی ئەگەر زانیت قازانجێکی باش ئەەکەیت ئیشەکەت باشە ئەو کاتە بەرەبەرە فراوانەکەی بەڵێ من زۆر لەگەڵ با بڵین بەشی دومی پرسیارەکەی جەنابتان کە بە بچووکی دەست پێ بکات بۆ لەبەرەوە ئێستا وەکو عەرزی جەنابتانم کرد ئێستا لە ژوورەکەی خۆم لە ماڵەکەی خۆم بنمون لەو شوێنی کە تیاژین بنمونە ئەتوانم وەرشێکی بچکۆرە دروست بکەم بۆ کاری دەستی کڕیارم کێ ئەبێ خەڵک لەناو ئینتەرنێت کڕیارم ئەبێ لە هین لە فەیسبوک بەکارێنم با بڵێن ڕێکلامەکان ئاراستەی خەڵکی سلێمانی بکە تەمەنێکی دیاری کراوە ئەوەی کە من شارەزام وەکو جەنابتان فەرمووتان و دڵنیام کە سەرکەوتووە بم بە ئاراستەکردنی ڕێکلامەکان بۆ ئەو کەسانە لێرە چییە بێ لێرە من بازارێکی فراوانم هەیە ناچم بۆ شوێنێکی تایبەت بۆ گەڕەکێکی تایبەت گەڕەکەکەم یاخود شوێنەکەم کڕیارەکانم سلێمانین هەمووی تلیفۆن دانێم تلیفۆنێکی تایبەت بۆ باشە دوتۆرێگەر کەسێک حەز نەکبوون لە ڕێگای ئۆنلاینەوە کاروبارەکانی بکە حەز بۆ بکات دوکانێک دانێت ئەو کاتە مەترسیەکەی زیاترە بێ وەکو بەڕێزیان فەرمویان مەترسیەکەی زیاترە مەترسی ئەوەی کە شکست بێنە خوانە خواستە زیاترە بۆ لەبەر ئەوەی لە سەرەتاوە چی ئەبێ تۆ جەنابەت ئەبێ دوکانێک بگری بکرێ باش ئایا خاوەن دوکانەکە خاوەن مڵکەکە بنمونە ڕازیە بێ بەوەی کە 2 مانگ 3 مانگت باتێ ئینەکە بۆ کرێت تۆش جەنابەت ئەتەوێ کەمترین کرێ بدەیت بنمونە بۆ نازانی دڵنیانی لە 100 مانگی یەکەم و مانگی 2 مانگی 3 پارەمان دەست ئەکەوێ پارەمان دەست ناکەوێت
اینجا لێرە چییە بێ ئەوە مەترسیەکە مەترسی دووەم بۆ بۆ ئامادەکردنی دوکانەکە بۆ ئیشاو بێ پێشوازی لە خەڵک بکە لە کڕیاران بکات بەڕێزی پێویستیت بە هینە کەلوپەلە ئەوەش پارەیە وانە ئیتر ئەو دوکانە کە ئینسان هەوڵ بدا و ئامادەی بکە بۆ پێشوازیکردن لە خەڵک لەوانەیە پێویستی بە نازانم 3000 4000 5000 دلار بێ کە مەرجنیەت تۆ جەنابەت ئەو پارەیە خەرج بکەی لە دوکانەکەی ماڵ لەناو ماڵی خۆت دوکانەکەیتەوە وردە وردە بەرەو فراوانتر ئیشەکەت ئەڕوە بۆیە من لەگەڵ ئەوەم کە گەنجەکانی خۆمان بە تایبەت دەرچوانی زانکۆ کە ماشاءالله توانای ئیمکانیەتی چاک زۆر چاکیشیان هەیەوە گەنجەکانی تریش خەڵکی تریش بەس مهم ئەوەیە کە شارەزاییان هەبێ لە دامەزراندنی پرۆژە و لە بە بازارکردن ڕێکلام و دیعایەکردن بۆ بەرهەمەکانیان بۆ ئەو جۆرە خزمەت گوزاریە کە ئەتوانێت پێشکەشی بکات بۆیە ئەو خەڵکی زۆر گرنگە کە لە قەبارەیەکی بچووک سەرمایە دەست پێ بکە فراوانی بکە وردە دوایەوە. باشە دکتۆر ئەمڕۆ ڕۆژێکی جیهانی هەیە ڕۆژی جیهانی پرۆژەی بچووک و کاری سربەخۆیە لە ساڵی 2016 و ئەم ڕۆژە دیاری کراوە دووەم سێشەمەی مانگی دێی هەموو ساڵێک دیاری کراوە بە ڕۆژی جیهانی پرۆژەی بچووک و کاری سربەخۆ ئەوەندە گرنگی بەم ڕۆژە ئەیرێت لە تەواوی وڵاتانی جیهانە کە یەکەم ڕۆژ لە ساڵی 2016 ئەم ڕۆژە دیاری کراوە 130,000 پرۆژە بەشداریان کردووە 130,000 پرۆژەی بچووک بەشداریان کردو دواتر بۆ ساڵێ دواتر ساڵی 2017 ڕێژەکە ڕێژەی بەشداریکردنی پرۆژەی بچووک و خاوەنکاری پرۆژەی بچووک و کاری سربەخۆ بووە بە 10 ئەوەندە باشە لە 24 وڵاتی جیهانەوە بەشداریان کردووە بەس ئەمزانی جەنابەت ئەفەرمووی ئەوەندە ڕێک بۆ بە 10 ئەوەندە 24 وڵاتی جیهان بەشداریان کردووە کەواتە مای سەلمێنێت پرۆژەی بچووک کاری سربەخۆ ئەوەندە گرنگە زۆر گرنگە لە وڵاتان لە ئەمریکا لە سین لە شوێنان لە ئەو وڵاتانی کە ئابوووریەکانن ینی لە پێش هەمووان ئێستا لە پلەی یەکەم و دووم و سێمن لە ئاستی جیهان بۆیە لەو شوێنانە پرۆژەی بچووک ڕێژیان زۆرە لەبەر ئەوەی خەڵکی زۆر هەیە لەوێ و لە هەمان کات سەرمایە کەمیش هەیە ئێستا ئەوەی خۆمان لە هەرێمی کوردستان لە عێراقیش تووشی ئەو حاڵەتە بووینە ڕاست خاوەنی سەروەت و سامان و نەوتویکی زۆرین بەڵام بەداخەوەی کە ئاگاتە هاوڵاتی لەو ئاستە نییە بۆیە لێرە ئەبێ ئێمە سەرەتاوە دەست بکەین بە پرۆژەیە کە سەرمایەکەی کەم بێ سەرمایەکەی وەکو عەرزی جەنابتانم کرد ئێستا ئەم هەلا هاتوۆتە پێشەوە بۆ گەنجە ئازیزەکانی خۆمان کە ئەتوانێت لاپتۆپ و ئەنتەرنێت و مۆبایلەکەی خۆی مەرج نییە لاپتۆپ بەکاربێن مۆبایلەکەی خۆی بەکاربێنێ بۆ ئەنجامدانی ئەو پرۆژەیە زۆر گرنگە لەبری ئەوەی کە چاوەڕی دامەزراندن حکوومەت بکە یاخود بچێ بۆ کۆمپانیایەک بنمونە لەگەڵ ڕێزم لە سعات 8:09 تا 3 تا 4 ئێوارە چاوەڕێی موچە بکە لە کۆتایی مانگەکە بنمونە یەکێک لە زانکان لە ئەم بوارە کە شارەزای ئاڵێ موچە بە تایبەتەکە لە شوێنان ئیش بکە ئینسان نەک بۆ فێربوون و بۆ ئەزمون پەیداکردن نە بە گشتی باسی گشتیەکە ئەڵێ موچە ئەوەیە کە ناهێڵە قەت هەژار ببی بەڵام لە هەمان کات ناهێڵێ قەت دەوڵەمەند ببی بۆ لەبەرەوە تۆ جەنابەت لە 8:09 بەیانی تا 4 5 ئێوارە لە شوێنێکی کە لووتکەی توانە و ئیمکانیەتی ئینسان لەو سەعاتانەیە بەڵام بەرامبەر بە بڕێ پارەی دیاریکراوە بە بڕێ پارێکی دیاریکراو کە لەو ئاستە نییە یعنی ئێستا گەنجی خۆمان ئەتوانێت لە ماوەی 2-3 سەعات ئەوەی کە من ئاماژەم پێدا لە 5 دقە بوو لە ماوەی 2-3 سەعات ئەتوانێت کۆمەڵێک شت ئەنجام بدات نەک 400,000 و 500,000 ملیۆن لەوانەیە زیاتری دەست بکەوێت من کەسێک ئەناسمێکێک لەو کەسانی کە با بڵێن خزمی خۆمانە کوڕێکی گەنجە لە شیکاری نەخۆشیەکان تەخەڕوجی کردووە تەواو بووە ئێستا تەسەورەکان چیەکە جەنابتان کۆمنت تعلیقات دەدا لەسەر یاری مناڵان ئێستا لە کەنداوی عەرەبی نوێنەری نازام چ ڕێکخراوێکە هەفتانە لە 50 بۆ 60 گەڵا پارەی دەسەکەوێت تەنها لەسەر ئەوەی کە تعلیقەدا کۆمنتەدا لەسەر یاریەکانی هی مناڵان و ئەمە وایە ئەو وایە و نازام چێ و بابەتانە شیکاری نەخۆشیەکان عێلاقەی چی بەوەوە لە هەفتەیەک ئینسان 50 بۆ 60 گەڵای دەست بکەوێت بەڕاستی پارەیەکی زۆر نایابە بۆیە بابیر بکەینەوە بۆیە گەنجی خۆمان مهم ئەوەیە کە خۆی گەورە بەهرێکی پێیاوە بگەڕێ ئەو بەهرەی لە ناو خۆی بدۆزێتەوە دکتۆر ڕەنگە زۆر کەسیشمان هەبێت پرۆژەی دانابێت ئەو بودجەی کە
چەندین ساڵەکوی کردبێتەوە بۆی کە ئەو ئاوات و ئامانجی هەیەی بەدی بێنێت لە ڕێگای بۆ دانانی دوکانێکەوە بێت. ئەبینی ئەم کەسە مانگێک 2 مانگ تا 3 مانگیش بڕکات چاوەڕێی ئەوە کە هەر لەگەڵ کردنەوەی دوکانەکەیە لە ڕووی ئابوووریەوە قازانجێکی زۆر باش بکات. پرسیارەکەی من ئەوەیە لە زانستی ئابوووریە تا چەند باسی ئەوە کراوە لە کاتێکا تۆ کە پرۆژەیەک دا ئەنەی کە دوکانێک ئەکەیتەوە بێ پشوو درێژبی لەگەڵیا چەندێک ماوە دانراوە بۆ ئەوەی کە تۆ چاوەڕێی قازانج و سەرکەوتم بکەی لە کارەکەیە. هەمیشە لە زانستی ئابووری وەلا بزنسیش بە تایبەت باس لەوە ئەکرێ ئینسان پشوو درێژ بۆکو جەنابتە فەرمووتان مانگ 2 مانگ 3 مانگ لەوانەیە پارەی زۆری دەست نەکەوێ و ئینسانە خەرجیاتی لە داهاتەکەی زیاتر بێ. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە دکتۆر؟ پەیوەندی بەوە کە تا ڕادەیەکی زۆر دیراسەی خواستەکەی نەکردووە یاخود ڕێکلامی چاک ناکە بۆی بگاتە ئەو کەسانەی کە پێویستە پیان بگات. ئەوە زۆر گرنگە. نمونەیەک ئێنمە بۆ جەنابتان من کوڕەکەی خۆم ئەمساڵ الحەمدولillah تەخەڕوجی کرد طەبیبە لەخوا بەزیاد بێ لە چی بوارێک ئیشەکە جگە لەوەی کە ئێستا خۆی چاوەڕێیەکە فەرمانی دامەزراندن هەموو طەبیبێکە بۆی ئینشاءالله بکرێت خەریکی بازرگانیکردنە. ئەوەی کە فەرمووتان جەنابتان لە مانگی یەکەم وتی باوکە من بەس ڕێکلامەکەم و پارێکی زۆرم دەست ناکەوێ. وتم ئەوەی کە زۆر باشە پارەیەکی زۆر یعنی پارە دەستەکەوێ وتی بەڵێ بەڵام زۆر نییە بەڵام زۆر نییە بە چەندێک بە 200-300 دلار دەستی پێ کرد. ئەوەی کە جەنابتە فەرمووتان من پێشبینیەکەم پارەیەکی 200-300 دلاری نییە زیاتریشە. بۆیە تۆ جەنابت ئەتوانی لە سەرەتا هەنگاویەکەم هەنگاوێکی چۆن ئەڵێن زۆر گەورە نەبێت زۆر ئین نەبێت بچیتە پێشەوە زۆر لە خەرجیات دوای خوانەخواستە ئینسان تووشی شکست ببێنە ئەتوانی لە 300-400-500 دلار ئینسان تاقی خۆی ئەکاتەوە. لەو دڵنیام لەو خەرجکردنی 300-400 دلارە لە سەرەتاکان 100 دلار 150 دلاری دەست ئەکەوێ. یعنی واتە من مانگی یەکەم 300 دلار زەرم کرد بەس بە دڵنیاییەوە کە بەردەوام بووم لەسەر ڕێکلامکردن و گەیشتن بە ئامانجەکان و ئەوانەی کە ئەیانەوێ ئەخۆت یاخود ئەوەی کە ئەمەوێ پێیان بگەم 150 دلارەکەی مانگی یەکەم ئەبێتە 200-300-400 دلار. بۆیە سەرەتا مانگی یەکەم و دووەم زەرەرەکە زۆر نابێ و دوای ئەوە وردە فرۆشتن و قازانجەکە فراوانتر ئەبێ. باشە دکتۆر ئەگەر پرسیارت لە من بکردای پێشتر بە جەنابم ئەوە چۆن کاتە سپۆر و ڕاوێژکردن بە کەسانی زۆر گرنگە. 400 دلارەکەش مال لێسەنی کۆمەڵێک گەنج وابزانم هەر لە بواری تەندروستی ئیشیان کرد هاتن ڕاوێژیان بە من کرد کە چۆن لە ئاپلیکیشنێکی تایبەت دابنێن کۆمەڵێک گەنج لە بواری تەندروستی لەگەڵ ئینی ئەم مۆبایل ئەو بابەتانە لە بوارێک لە بوارەکانی تەندروستی ئاپلیکیشن دروست بکەن. زۆر فکرەکەم بەدڵ بوو کە لەوانەیە نەخۆش نەچێ بۆ لای دکتۆرەکە لە بوارێکی تایبەت نەچێ بۆ لای دکتۆرەکە پێ بڵێ لە سەرەتاکان چی بکات دکتۆرەکە بیبینێ بە اختصاصەوە اینجا دوای ئەوە بچێت سەردانی بکە لە عیادە و فکرەکە زۆر نایابە نەبوو لە کوردستان ئەو فکرەیە. بەو بەرەزانم وتمە خەرجەکانتان ئەبێ بەم شێوازە پێشبینی ئەەکەم فکرەکە تازەیە داهاتان ئەوەن دەبێت وا لە ماوەی 2 مانگ 3 مانگ 4 مانگ ئەو پارەی کە سەرمایەکە خەرجیەکان بۆ دامەزراندنی پرۆژەکە پارەکەتان بۆ بگەڕێتەوە. فکرێکی تازەیە خواستێکی باشە ئەمەیەکێکە لە فکرەکان مەس فکرێتر چی هەیە بیرۆکەی تر چی هەیە بەڕێزت بە گونجایی بزانی پارە بە جەناب بۆ بینەران ئەگەر چەند فکرەیەک بۆ نمونە بۆ گەنجەکانمان ئێستا چی بە گونجاوە زانی ئەگەر وەکو پرۆژەی چ کاری تیا بکەن. من تەسەورەکەم کوردەواری خۆمان و کاری دەستی زۆر خواستی لەسرە بە تایبەت ئەگەر ئاراستەی بەغا بیکەین ڕێکلامەکانمان بۆ دەرەوەی کوردستان بێ کوردەواری خۆمان بنمونە کاری دەستی ئەکرێ نازانم کۆمەڵێک شت هاوردەکردنی کۆمەڵێک شت ئەوەی لە کوردستانی خۆمان نییە لە وڵاتانی دەرەوە بهێنین لە ئێران لە تورکیا لە شوێنان لە سین لە شوێنان وا بکرێت کە گەنجی خۆمان سێرش بکە 2 ڕۆژ 3 ڕۆژ هەفتەیەک 10 ڕۆژ بزانێ گەنجی خۆمان پێویستی بە چییە کڕیاری خۆمان پێویستی بە چییە لە کەلوپەلە لە ساعاتە لە قەڵەم لە قرتاسیەیە لە مۆبایلە لە کۆمەڵێک شت ئەتوانێت سێرچ بکات بزان چی تازەیە چ فکرەیەک هەیە باس نەکراوە و کەس لە دەرگای نەیاوە ئەوە بکات ئەوەی کە ئەیبینی گەنجانی ئەمە زیرەکە نەوڕۆوە
ئەکرێت داخلی دەورە ببێت و زیرەک ببێت لەینەکە باڵانە زیرەک با شارەزا ببێت لە بۆەکە وردە وردە دوای شارەزا بوون ئەو کاتە چێتە بوارەوەی کە بتوانین بڵین زیرەک بووە لە ئیشەکە دەست پێ بکەین یە بەس دەبێ ڕاوێژ بە دکتۆر بکەین پێشەی دەست پێ بکەین بە پارەی وتمان دکتۆر ئێستا بۆ نمونە کەسێک دوکانێکی گرتۆ بکرێ ئەبینێ ئەم لاولای دوکانەکە دوکانی جلوبەرگی بۆ نمونە ژنانە ئەمیش خۆی ئەو بیرۆکەی کە لە مێشکایەتی جلوبەرگی ژناندانێ بەڕای تۆ گونجاوە لە شوێنێکە جلوبەرگی خانمان و ژناندانی کە لەو شوێنەیە هەمانکاری بێتە شەڕ لە بینیان بەڵێ بەس بە مەرجێکە شتێک بێنێ ئەو نەیهێنا بێ ئەو زۆر گرنگە یان تەواوکاری ئەو دوکانە جلوبەرگی خانمان ئەو چی هێناوە تەماشاکەم بۆ خۆم چی هێناوە تەواوکاری ئەوەی بۆ ئێنم جانتای بۆ ئێنم نازانم ئیتر خانمان عزیزەکان کۆمەڵێک شت بەکارێننی جوانکاری ئەو بابەتانە ئەتوانێت ئەوە بکات ئیتر ئەمە فکرەیە یعنی زۆر بە ئاسایی وەکو ئەرچی جەنابتانم کرد خی گەورە هەموو ئینسانێک بەرێکی تایبەتی پێبەخشیوە ئەبێ بگەڕێ بەدوای ئەو بەرێکە لە ناخی خۆی بیدۆزێتەوە زۆر مهمە ئەوە گەرجلی کوردەکەی هەبوو تۆ ئەکسسوارەتەکەی بۆ دابن ئەتوانی ئەکسسوارەتەکەی بۆ بکە کۆمەڵێک شت هەیە کە پەیوەندیدارە باوینەکە بچێتە سەر پرۆفیسۆر گوگڵ بنووسێ چی پەیوەندی هەیە بە جلوبەرگ ئەوەندە ئەفکاری بۆ ئێنێ لە خەیاڵی خۆشی نییە باشە بۆیە زۆر بە ئاسایی ئەتوانێت بیرۆکە بدۆزێتەوە و گەڵاڵە ببێتەوە بتوانێت جێبەجێ بکات بە پارەیەکی زۆر کەم دکتۆر گەنجی ئێمەش هەمومان بۆنە باسیکەین ڕەنگە زۆر کات حەزمان لە لاساییکردنەوە هەبێت کەسێک هەیە زۆر سەرکەوتووە لە کارێکە لە ڕێگەی ئۆنلاینەوە ڕێکلامەکات کۆمەڵە جلوبەرگی هێناوە لە وڵاتێکەوە ڕێکلامەکە بۆ جلوبەرگەکانی ئەبینی لە دوای ماوەیەک ئەم کەسە زۆر بەناوبانگە بێت کڕیاری زۆرە بێت کەسێکی ترکەی بینێڵە بامنیش عینەنکاری ئەو دانێمەوە ئەچێت بە هەمان شێوازی ئەو جلوبەرگێنێ بەڵام بەڵێ نمونەیەک بێنمەوە بۆ بەڕێستە لەسەر ئەم بابەتە دوان لە تەلەبەکانم با بڵین ویستیان دوکانی تایبەت بەم ئەتاری و پلیستیشن و مابەتەنێک کە ئێستا زۆر باوە ئیتر نازانم ئێستا ماوە یان نازانم بەڕاستی بەس مناڵەکان لە ماڵەوە بۆ خۆیان ئەو ئامێرەوە بابەتە ناکڕ پێشترەوە زۆر بابوو ئەو جۆرە دوکانانە معلوماتم نییە مناڵەکان گەورە بوون ئێستا مناڵ نین ئیتر معلوماتم نییە لەسەرەوە بابەتە من مهم وتی دکتۆر من ئەوەی کە فەرموو جەنابەت دوکانەکەی تەنیشتم و مناڵی زۆر دێت بۆ لای یاریەکەنەوەوانە و منیش کەم دێن بۆ لام وتمەڵامە مەسئلەی ڕسقا بەس وەرە دانیشم زان تێبگەم لە بەڕێزی چی ئەکەیت و چی نەکەیت ئیتر سەیری شتەکانم کرد کە چیەکە بینیم کۆمەڵێک لاوازی هەیە لە یشەکەی وتم کاکە وا بکە بە نمونە یاری بۆ هی مناڵ ئەتوانی نرخێکی وا بکەیت چەند یاری زیاتر کرد طبعا بەپێی کات یعنی بۆ ئەوەی نەیەڵی مناڵەکە خەریکی بابەتانە بێ ئەتوانی پێ بڵێ لە سەعاتێک یاریەکەیت و دوایە خوات لەگەڵ بۆ ئەوەی دوایی کە فعلەن ڕوویان باوکو دایکەکان ئاهاتن بۆ دوکانەکە وتیان مناڵەکان من واز نایەنە لە دوکانەکەی تۆ لەخوا بەجێت بمە بەسم نییە من زۆر فکری شازم پێنا بەس ئەمش منیش لە زانست و لە هیم فێر بووم الحەمدولله ئیتر وتم بە نمونە ئەتوانی یاری ئەگەر دوو یاری کرد نرخەکەی بۆ کەم بکەیتەوە ئەگەر سێ یاری کرد کەمتر بۆ بکەیتەوە ئیتر وتی جیاوازترە بێ لەوەی تەنی وای لێ هات ئیتر مناڵەکان بە زۆر من مناڵەکەم ڕاکێشە لە سەر کورسێکە نەڕۆشت ئیتر وتی لە ئەخیرەوە باوکو دایکەکان هاتن گلەییان کرد و هێنانی یاری تازە بە نرخێکی گونجاو لەگەڵ یاریەکەیە ئەتوانێت بە نمونە قوتوویەکی بپسی دابنێ بۆ ئینەکە شەربەتێک چوکلێتە نازم کۆمەڵێک شت هەیە ئەتوانی ئینسان یعنی ببێتە بەدیهێنەر مخترع ئیبداع بکە لە ئیش و کاروبارەکەی مامەڵەکردنەکە زۆر گرنگە یعنی ئەبینی جەنابەت دوکاندار هەیە لە ئینەکانی شەبەکاتی تۆڕینی پەیوەندیکردن و ئەمانە ئیسە کە قسەکەی لەگەڵ کەسێکە لە یەکێک لە کۆمپانیەکان حەز ناکەم ناوی بێنم کە وا قسە لەگەڵاکە دوو لە قەدری جەنابتان و بینە رازیزەکەم بەلالوت قسە لەگەڵاکەوە هەستەکەی کەسە دەست دەرەکە لە مۆبایلەکە لێت ئەدا و بەو شێوازە قساکە بەڵام کەسێکی ترێ بە ئەو پڕ ڕێز و تەقدیرەوە قساکە ئیتر لێرە شێوازی تەعامل و قسەکردن زۆر مهمە پندێکی عەربی هەیە وا بزانم لەوان نازم لە کوردەواری خۆشمان هەیەیانە ئەڵێ ئەگەر نەتزانی پێ بکەنی دوکان مەکەرەوە ڕووخۆش بێ ئینسان هەمیشە ئەوەی کە باس ئەکرێ لە غەرب لە ڕۆژ ئاوا
کڕیار لەسەر حەقا ئۆکەی یعنی بەو شێوازە بیکەی بۆ ئەوەی دڵی بەرامبەرەکەت ڕازی بکەیت و بگەڕێتەوە بۆ لات کاتەوەژێکێکە بێ لە هۆکارەکانی سەرکەوتانە هەموو ئامۆژگاری بە بەرنامەمان لەگەڵ بەڕێستا کردووە دوکانار هەیە بە خێراتنەکەی زۆر گەرم و گوڕا بەڵام کەشتی لێ ناکڕیت خزمە کەشتی لێ ناکڕیت سەرچاو لەوانی هەر ئەوش جواب نایەتەوە ئەکرێ جەنابەت ئەو کەسا کە ئەڕوا لەینەکە کە گەڕایتەوە جارێکی تر لە خزمەتانە بین دیارە شتەکانی ئێمە بە دڵی بەڕێزت نەبووە ئینشاءڵڵا گەر پێشنیارت هەیە جێبێڵە بۆمان ئەمەش کارتەکەمە هەر پێشنیاریتان هەیە ئەتوانین لە خزمەت هەر بەڕێزت باست لەوە کەوتت ماڵ ئاواییەکە ئەگەر کڕیارەکە ش لە تۆش نەکرێت ئەبێ بە جۆرێک بێت کە جارێکی تر بێت ئەمە فۆرمێکە تایبەتە ئەبێ ماڵ ئاواییەکەت زۆر گەرم و گورتر بێ وەک لە سڵاوات ئەمە فۆرمێکە جەنابەت عەزێت بکێشی لوتف بفەرمووی پڕی بکەیتەوە بۆمان ڕسمی بگری بۆمان بینێریتەوە والیەکە کە ئەو کەسە یعنی هەستە حەزەکە بگەڕێتەوە بۆ دوکانە بۆ جارێکی بەدڵنیایی ئەگەڕێتەوە بەو شێوازەکە پێشوازیت کرد بە گەرمتر لەگەڵ یا حافیزی بکەی بە تاکید دکتۆر ئێستا کەسێک بینێری پرۆگرامەکەمان بێت بەنیاز بێت پرۆژەیەکی بچووک دابنێت تەسەوڕەکەن خالد حیدەر میلیاردێرە بیاوێت پرۆژەیەکی بچووک دابنێت تۆ لێرە و چ ڕێنماییەکەیت بۆی ئەو کەسە شکست نهێنێ لە پرۆژەکەیە هەفتەیەک یان دوو هەفتەیان مانگێک گەڕان بە دوای سێ چوار بیرۆکە نەک یەکدانە وەرەقەیەک دابنێ بیرۆکە ڕیزبەندی بیرۆکەکان ئەمە لە ڕاهێنان یعنی لەخوا بەزیاد بم لە ئاستی عێراق ڕاهێنەرم لەو بارە لە دامەزراندنی پرۆژەی بچووکەوە بیرۆکەکان بە ڕیزبەندی اینجا تا چەند خواستی لەسرە ئەتوانێ لە دە پلە بنمونە دە پلێ بۆ دابنێ لە یەک بۆ دا نۆ حەوت شەش مەمەسلەمە چێت تا چەند خواستی لەسرە دکتۆر خواست یعنی سێر بکە بزان خەڵک داوایەکە شتێکە پەیوەندی هەیە بە بژێوی ڕۆژانەی خەڵک باشە بنمونە ئەتوانێ فۆرمی ڕاپرسی دابش بکە لە دۆست و ئازیز و خۆشەویست پرسیار بکە لە گەڕک پرسیار بکە دەستی ئەەکەوێ بە تاکید ئەتوانێ شتێکی تەسەوڕێکی گشتی دەست بکەوێت لەسەر بابەتەکە ئەوە زۆر گرنگە مەرج نییە تەسەوڕێکی ورد و دقیق بەس گشتی اینجا دوای ئەوە کە خواست هەبوو منافسی هەیە لەو شوێنە ئەوەی کە ئێوەی بەڕێز باستان کرد ڕکابەری هەیە نییە لەبەرەوەی چەند ڕکابەری هەبێ توانەی چوونە ناو بازارەکە تا ڕادەیەک کەمتر ئەبێ بیرۆکەکە تازەیە یان نە ئەوانە هەمووی پلەبەندی بۆ خۆی دابنێ ئیتر لە 5 بیرۆکە دوای گەڕانێکی چاک بە تەسەلسل دایانێ بنمونە ئەگەر 10 ستونمان هەبێ یاخود 5 ستونمان هەبێ بۆ هەڵسەنگاندن لە 50 بیرۆکە یەکەم چەندی هێنا 30 بیرۆکەی دووەم چەندی هێنا 42 ئەو پێش ئەخەم بیرۆکەی سێم چەندی هێنا 20 واتە بەپێی پلەبەندیەکە دەسەکەم بە جێبەجێکردنی ئەو بیرۆکەیە طبعاً ئەم پلەبەندیشە لە شارەزایی کەسەکە هاتووە کە هەڵسەنگاندنی تا ڕادەیەک گشتی تا چەند بتوانێت ورتر ورد هەڵسەنگاندەکە بکە باشترە بەڵام ئەگەر گشتیش بوو زەرەری نییە بۆیە بەو ڕیزبەندیە بۆ پلەبەندیە ئەتوانێت بگات لەوەی کە فکرەی چوارم باشترینیان بوو اینجا فکرەی دووەم اینجا فکرەی پێنجەم بەو شێوازە اینجا بە سەرمایەکی کەم تاقی فکرەی چوارم بیرۆکەی چوارم ئەکاتەوە 300-400 دلارێک سەری نەگرت 300 دلار زەرری کردووە نەک 3 دەفتەر دلار ئەوە باشترێکە دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ تۆ بەڵام بە دەرفەت ێزانم بەڕێستان وەکو پسپۆرێکی ئابووری پرسیارێکەیە کە بەڕاستی پرسیاری خەڵکە پرسیاری ناوبازار و هاوڵاتیانە لە ئێستایە بە تایبەت کە دۆلار بەرامبەر بە دینار زۆر بەرز بووەتەوە و لەم چەند ڕۆژەی ڕابردووە تا 157,000 دینار ڕۆیشت 100 دلار بەرامبەر بە دیناری عێراقی و نرخی ئاڵتونیش بەهای ئاڵتونیش لە چاو ڕابردووە ئێستا زۆر بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە ئێستا پرسیارەکەم ئەوەیە دۆلارمان هەبێت یان دینارمان هەبێت یا ئاڵتونمان هەبێت بەڵێ من لە هەمیشە و پرسیارە لە ئابووریناسان ئەکرێ من وەکو خۆم شخصیەن ئەگەر ئینسان پارەی پێبوو لەم کاتە ئەگەر پارەکە کەم بوو پێویست ناکا بیخەتە چوارچێوەیەوەی کە دۆلار بێیان دینار بێ یاخود ئاڵتون بێوە بەڕاستی بەس ئەگەر پارەکە لە ئاسێک بوو کە دابەشی بکە من تەسەوڕەکەم وا باشترە کە هاوسەنگی ڕابگرێت لە نێوان دۆلار و دینار و زێر لەبەرەوەی دۆلار وا باس ئەکرێت ئەمە باس ئەکرێت مەرج نییە ئەم قسەی ڕاست بێ لەبەرەوەی بابەتەکە پەیوەستە بە دووشت یەکەم گۆڕاوە سیاسیەکان کە کاریگەریان هەیە لەسەر دۆخەکە لە ناوچەکە بەگشتی و دووەم ئەو کەسانی کە یاری ئەکەن بە بازاری دۆلار یاری ئەکەن
بە بازاری دۆلار و زێر و ئەوانە وای لەکەن کە نرخەکە زۆر زیاد بکە لەو ئاستەیکە لە ئاستی وڵاتانی دەوروبەر هەیە زۆر زیاتر لە ئێمە بۆ لەبەرەوەی سوودمەند ئەبن لەم یاریکردنە لە بوونی فەرق و جیاوازیەکی زۆر لە نێوان ئەو نرخی کە بانقی ناوەندی ڕایگەاندەوە ببورن لە 1320 لەگەڵ 157 یا خود 157,000 و زیاتریش و پێشبینی ئەکرێ بگاتە لە بینی 160 بۆ 170 تقریبا تا و ئاستە بڕوە پێتان وایە بەرزترە بێتەوە بۆ ئەم شەو دۆلار دابەزی بەرامبەر بە دیناری عراقی بوو بە 152 خوار 152 بەڵام پێشبینی ئەکرێت پێشبینی ئەکرێت بەرزتر بێتەوە بەڵێ پێشبینی ئەکرێت بۆ ڕەبتی هەیە با بنمونە دۆخی ئیسرائیل و ئێران و سووریە و غەزە ئەوانە بەگشتی و تا چ ڕادێک کاریگەری بە لەسەر ئێران و ئێرانی جناب تەنەزان هەمیشە لە دەستێوەردان و تەدەخولکردنە لە ئیش و کاروباری عێراق ئایا ئەمریکا ڕازی ئەبێ پارە بنێرەیان ئەمانە هەمووی کاریگەریان هەیە بە یەک تلیفۆنی شەو ئەکرێ بە نمونە کەسێک تلیفۆنی کردووە لە بازاری دۆلار داوا کردووە 100 دەفتەر دۆلاری بۆ حازر بکرێ بە شەو ئەمە کراوە ڕۆژی دووەم کە ئەچن سیرەکەن دوکانداران سیرەکەن نرخی دۆلارەکە زیادی کردووە بەبێ ئەوەی کە هیچ خواستێکی حەقیقیش هەبێ بۆیە من لەگەڵ ئەوەم ئەو کەسەی کە دەوڵەمەنە تا ڕادەیەک ئەگەر ئەترسێ لە زەرەر ئەتوانێت لە نێوان ئەو سێ با بڵین بابەتە دۆلار و دینار و زێریش هاوسەنگیەک ڕابگرێ هەرچەند ئەوەی کە ئێستا باس ئەکرێ ئەوترێت کە لە 170 لە بینی 170 بۆ 80 زێری جیهان بەرەم هێنراوە ئەوەی کە ماوە 120 بۆ 30 ماوە ئەمە خواستی خەڵک لەگەڵ زیادبوونی دانیشتوان خواست لەسەری زیادەکە واتە پێشبینی ناکرێت ڕۆژێک لە ڕۆژان زێر دابەزێ پێشبینی ناکرێت بەڵام دۆلار دابەزێ یۆرۆ هەیە دراوەکانی تر هەن کە گران بەهان ئەکرێ بەڵام تا ئەم بابەتی ئیسرائیل و ئێران و تەدەخولکردنی ئێران لە عێراق حەل ببێ لەم ماوەی هەفتە دەڕۆژە پێشبینی ئەکرێت دۆلار جێگیر نەبێ بۆیە تەسەورەکەم ڕاگررتنی هاوسەنگی شتێکی زۆر باشە باشە دەست خۆش بێ دکتۆر سپاس بۆ تاوی زانیاریەکانت ماندوومان کردی